ماوەی مانگێکە نرخی ئاژەڵی زیندوو ڕووی لە دابەزین کردووە بە بەراورد بە مانگێک پێش ئێستا کیلۆیەکی بە زیندە قەپان واتە بە زیندویی لە مانگا ماڕ بزن گیسک نزیکەی 1500 دینار بۆ 2000 دینار نرخەکەی دابەزیوە. من ئێستا لە مەیدانی ئاژەڵانی سۆرانم لێرە ئەمەوێ قسە لەگەڵ ئەو کەسانە بکەم کە لێرە کاری کڕین و فرۆشتنی ئاژەڵەکەن. مامە سڵاوت لێبێ. سپاس. ئەگەر پێمان بڵێ هۆکاری دابەزینی نرخی ئاژەڵ چییە؟ والله خۆی وەیە باران نەباریە بساڵ بێ بارانەیە ئەگە باران باری باە ڕەنگە ماڵاتیش گران بوو باوە بەڵام ئێستا وەی باران نەباریوە مەصرفەکە زیاد گران بووە جۆ گران بووە کا گران بووە ماڵاتی شکاوە هەر نرخی جۆ و کاش گران بوو ئارێ وڵا هەرێ وڵات چەند بەرز بۆتەوە بۆ بە چەند ئێستا پێشتر بە چەند بوو؟ وڵات جۆ بە 400 و بە 300 بوو 350 بوو ئێستا بە 500 و بە 600 کەیان بە تا 8000 پێشتر نرخی کا چەند بوو؟ وڵا بە 3000 کڕی هاوینە بە 3000 دەکری پێش قای نەمە دەکڕی ئێستا بۆتە 8000 ئەمەش هەر هۆکاری کەمی باران هەمووی بێبارانەیە ئەگە باران باری باە ماڵاتیش گران دەبوو تفاقی شەرزان دەبوو کاکارزان دەبوو. خۆت لێرە چیە فرۆشی؟ وڵا مەڕ و بزنان دەفرۆشم تازە مەڕم فرۆشتن بۆ برایی پێشیلان جۆتی مەڕم بە ملیێنێک 500 دەفرۆشت ئێستا بە ملیێنێک و 100 پێ فرۆشتووە تازە ئەوە نەمەگەڵ کردیەوە بە ملیێنێک و 500 فرۆشتووە بازارەکەی شکاوە خەتامیێت نییە بە بەرخیشە مەڕی دیکەەوە بە جۆتی بە 700 داوەتی تا ئێستا مەڕ بە 500 بوو بە 450 بوو مەرم بە 350 داوایان بە هەڕەمەشیانی ئارێ وڵا سەرپایی دەفرۆشین من ئەمەوێ قسە لەگەڵ یەکتر بکەم کە لێرە کارە کاسڵاو لێبێ ئەگەر بۆمان باس بکەی جیاوازی نرخ پێشتر چەند بووە ئێستا چەند بووە بە زیندە قەپان نرخەکەی چۆنی ئێستا زانی چۆنە برای من ئێستا کە لە بەو هیچکە ساڵە بێ باران و بێ بەفر و بارانێت چکە ئێستا کە سۆران ساڵانە ئەو وەختەی ساڵی بەفری تێدا بوو ئێستا تەماشا ئەو چیانە بەفریشی لێدانە سەر چاکان وشکە ساریە دومینە ئەوەش ئێستاکە هاوینێ کیلۆی دیشتی هەتا 10000 دینار بوو 9000 11000 زیندە قەپان ئێستا کە بە 7000 ناشووە یعنی ئێستا بڵێ حیوانی گەورەش بەخوای مانگاو شووە ئەمن بازاری مانگاو شووە چکە محامەڵی ناکەم لەسەر باشی لێ نازانم چکە لە بەرەوەی محامەڵی ناکەم مەڕ و چووەش ئێستا کە بە هاوینێ زۆتی مەڕێ بەبێ ئەوەی بەرخیشی لەبەربی بەبێ زان و بەبێ ئاوسەت شێربی هەتا 1,500,000 ناچوو ئێستا کە لەمەم شوێنم کڕی ئێستا کە بە 1,500,000 مەڕی بە بەرخ ئەمە زیاتر باسیەوە بۆ بکەین نرخی بە زیندە قەپان نرخی مەڕ بزن گیسک کاوەڕ ئەوان هەو سارێ کاوری سارێ هەتا 8,000 ڕوا بەس خۆشخۆش ناڕوە دیشتیش 7,000 650 لەو سعرانەیە والله هەتا 10,000 دیناری 9,000 تا 11 ڕۆی بەڵام ئێساکە ئەو هیچکە ساڕێ ئێساکە تەری جۆی هاوینێ بەس 300,000 دیناری بوو بە 380 بوو تەنێجۆ ئێستا کە تەنێجۆ بە 600,000 دیناریە بەعکسەوە وشکە ساریە ماڵات دابەزیەوە ئارفیش گران بووە جۆتی کای بە 3,500 بە 3.5 داهاتە سۆران ئێستاکە لێرە بە 8,000 دیناری دەبیات چی بیکڕی بۆ ماڵات شووە هەرچەندە وتت ئیشیم کڕین و فرۆشتنی مانگا ناکەم بەس بە حکمیەوەی لێرە ئیشەکەی نرخی مانگا بە زیندە قەپان پێشتوو چەند بووە ئێستا بۆ بە چەند ئەگەر بەو خوای کەمە لەوەی چونکە نازانم مام شێن باشتر دەزانانی لەویشی مانگا شووە مام حوسێن ئەگەر پێمان بڵێ بە زیندە قەپان نرخی مانگا پێشتر چەند بوو ئێستا بۆ بە چەند پێشی 3000 بوو پێشی 3000 مانگا هەزان بوو ئێستا ماوەک بوو مانگا بە چیلو زۆر گران بوو هەتا باسی ئەو کاتە بکەین کە گران بوو مانگێک پێش ئێستا نرخەکەی چەند بوو ئێستا دابەزیەوە بۆ چەند وڵا پێشیلان نرخەکەی زۆر گران بوو تقریبا هەتا 6 و 7 دەچوو ئێستا بۆ بە چەند ئێستا بێتەوە 4 و 5 بە چیلۆ ئی مانگایە ئەی کاوەڕ جیسک کاوڕ هەتا 10,000 9,000 هەندە چوو بوو هەر نەش دەکڕە ئێستا زۆر شکاوە ئێستا بڕۆ بە 6.5 بە 7 دەکڕی هەر لە هەولێرشان نافرۆشی زۆر هەرزان بووە جیسک بە 9 بوو ئێستا بڕۆ جیستی بکرە بە 6.5 هەرەوە بازارەکەی خۆش نیە ئێستا